شيما زردة هاي تشمان رشكي كالا بس او دو بشكا رشكي توخة وغرامكش زورة 100 غرامة دو بشكي ما ناقات 20 غرام 30 غرام 30 غرام يعني بدك من 100 غرامي هي باشا او نرخار او دانراو ياخذ داواکاری هەیە داواکاری هەیە زۆر ئێستا ناوبانگ نەفەری ناوبانگ گۆرانی بێژە بۆ داوای کردیا بەس ئەمە لەو کاتێک کە زانیتمان لۆ شتی سەحر و شتیوا بەکاردێن نەمافۆشتە بەخۆی ئەوە 1 لتر ژەهری وەی 10 ملیۆن دلار زیاتر دەکاتن لۆ عیلاج و لۆ دەرمان لۆ شتی زۆر شتی باش بەکاردێن و لە عینە حالەتیش لۆ سەحری بەکاردێنن لە عینە حالەتیش لۆ هەیە حەزی لە مارە لۆ تو بشکە لە ماڵی بەخێو کات باشا تەمەنەکەی دیارە مەسەنە تەمەنی چەندە ئەمەیان بەخۆی بە وەرز دەگۆڕێتن هەیە وەرز و وەرز دەمریتن هەیە 3 ساڵ 4 ساڵ دەژی بەس ئەوە هەتا 3 ساڵی دەژیتن ئەو نەعەدوو بشکە یعنی ئێستا ئەگەر ئەمە بمرێ 700 دلار زەرەرێتەوە والله حیوان ئیش حیواناتی هەروایە ئێستا ئەو بەچکەی هەیە ئێستا ئەو بەچکەمان لێ وەرگرتیا ئەوەش بمری بەدی لێ هەفتەش بەچکەی لێرە کردبوو بەس ئەمە زانیاریمان لەسەوەی نەو کە بەچکەکانی دەربینین بەچکەی خۆی خواردەوە یەک دانەمان لێ دەرهینەوە لەوانە